دوای 5 ڕۆژ گفتوگۆ مشتومڕێکی زۆر سەبارەت بە مادەکان و بەندەکانی پرۆژە یاسا بودجەی گشتی عێراق بۆ ساڵەکانی 2023 2024 و 25 سەرنجام پەسەند کرا بڕیارەکەی تر بە فەرمی لەلایەن سەرۆکۆماریشەوە پەسەند بکرێت. کاردانەوەکان لەسەر پەسەندکردنی بودجە زۆرن، هەندێک لایەن هەوڵیاندا کە کۆمەڵێک گرفت خەنە بەردەم هەرێمی کوردستان لە یاسای بودجەدا بە تایبەتی. من زیاتر قسە لەسەرم بابەتانە دەکەم بەڕێز ئاری هەرسین، ئەنجامی پێشووی پەرلەمانی کوردستان لەگەڵم دەبێت لە سلێمانیەوە لەگەڵ بەڕێزیان قسە دەکەم. بەڕێزاریەم کاتت باش. ئەوەی کە لە پەرلەمانی عێراقەوە بینیمان کۆمەڵێک هەوڵ بوون دژ بە قەوارەی هەرێمی کوردستان و هەروەها دژ بە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ماف و شایستەکانیان چۆنی دەبینن ئەم هەنگاوانە و ئایا ئەمە ئەنجامی چییە لە هەرێمی کوردستان، بۆچی بم شێوازە دژایەتی دەکرێت؟ بەڵێ زۆر سپاس. خۆی بەگشتی هۆکارێکی ئەمەی کە جەناب ینی وردی کردەوە ئەم چەند ڕۆژە لە پەرلەمانی عێراق، هۆکاری سەرەکی ئەوە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە مەشاکیلەکانی ناو هەرێم لە بینی خۆمانە ئێمە چارەسەرمان نەکردووە، بۆیە ئەوە ڕنگدانەوە هەبووە لە بەغا. دوو، ئەبێت برادرانی یەکێتی عاجز نەبن بۆ ڕخنەی کلیان نەژیرەیە کە ئەمانە هەندێک جار ئینسان وە تەسەورێکە هەموو شتێکن لە پێناوی ئیمتیازێکی بچووکە. یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی گەورەیە، یعنی لە دوای پارتی گەورەترینی هێزە لە هەرێمی کوردستان، وەجگەلەوە ساحبی کۆمەڵی عیلاقاتە لەگەڵ ئەحزابی عەرەبی شیعە سونە و توانای لۆبیکردنی هەیە. اینجا بۆیە ئەگەر خەڵکی کوردستان ڕخنە بگرن لە یەکێتی نیشتیمانی کوردستان، حەقی خۆیانە لە بەروی یەکێتی نەبووایە، لەبەر خاتری هەر شتێک بێت بچێت معاملە لەگەڵ هەندێک خەڵکا بکە کە هەنیشان عەرەبی شۆڤێنین، ئەگەر ئەو معاملەی لەگەڵ لەناو ئەنجومەنی وەزیرانە چارەسەر کردای زۆر باشتر بوو. باشە بەڕێز ئاری، وەکو سەرۆکی هەرێمی کوردستانی شەمڕۆ لە پەیامەکەی داوەتی ئەوەی لە پەرلەمان ڕوویدا دژی ئەو ڕێککەوتنانەی بەڕێوەبردننی دەوڵەت هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵەت کە کوردیش ڕۆڵی سەرەکی هەبووە لەگەڵ لەسەر پێکهێنانی ئەم لایەنە شیعانە لە کاتی پێکهێنانی حکوومەتدا. ئایا ئەمە سەرەتایەک نابێت بۆ جارێکی دیکە وەستانەوە دژ بەو ڕێککەوتنانەی لە نێوان هەولێر و بەغدا دەکرێت؟ والله من يعني ئەمە ڕێی شخصی خۆمە، لەوانەیە خەڵک هەبن وەکو من بیر نەکەنەوە، بە قەنەعەتی من لە 2023 تا ئێستا عادی 6 مانگم پێ بڵێ ئەم وڵاتە ئەم لە چوارتەوەی دەوڵەتی عێراق بڵێن ئیستیقرارێکی سیاسی ئابووری یا ئەمنی بەخۆیەوە بینی بێ. اینجا بۆیە یعنی ئەمە سورپرایز نییە و لە داهاتووشە سورپرایز نابێ، یعنی هی زۆر لات ئاسایی بێ ئەوانەی کە ئەمڕۆ دەستیان خستۆتە ناو دەستی یەکتریە و هەڵەپەڕن لە خۆشیەوەی کە هەنگاوێکیان ناوە بەرەو لەتکردنی هەرێمی کوردستان سبێنێ بەڕۆی یەک بوەستنەوە و شمشێرە لە یەکتری ڕاکێشن. باشە، ئەوەی کە ئێمە زیاتر هەرێمی کوردستانی نیگەران کردووە پابەندنەبوونی عێراق بە دەستور لە کاتێکدا ئەو بەرگەومادانەی کە تێپەڕێنران و دەستکاری کران لەلایەن لیژنەی داراییەوە نادەستوری بوون، بەڵام بەو شێوازە تێپەڕێنرانەوە بێکاریشی پێ بکرێت. ئایا دەستور کەی بڕیارە لە عێراق جێبەجێ بکرێت؟ بۆچی پابەندی ئەم بابەتە نابن؟ ئەزانی ئەوە شتێکی زۆر باشە حیزبێک، وڵاتێک، میلەتێک، لایەنێک زۆری بڕوا بە دەستور بێ، بەڵام ئەمە بۆ شوێنێک بێ کە وڵاتێکی مؤسساتی بێ، کە وڵاتێک بێ دیموکراسی تیا چەسپا بێ. بە قەنەعەتی من ئینسان هەنێ جارەگاتە ئەو ئەنجامگیریەی کە زۆر بڕوابوون بە دەستور و شتەکە دەستوریە یا دەستوری نییە ئەچێتە بابی خۆشخەیاڵیەوە، لە بەرەوەی زۆربەی ئەوانەی کە صاحب قرارن یا ئەتوانن دەور ببینن ئیرادەی ئەویان نییە کە دەستور جێبەجێ بکرێت. جا ئەمە لە 2023 وایە، لە 2005 بڵێن کە دەستور هین بووە، ئەمە وایە. ئەوە ئەگەر سەیریشی کردبێت، ئەگەر سەیری کردبێ ئەو تەسریحاتانی کە عەرەبەکان یاویانە یعنی لەسەر ئەم مۆزوعانەی کە باسمان کرد وەکو گاڵتە پێکردنە بە هەرێمی کوردستان، یعنی گاڵتە جارکردنە، یعنی لە دڵی خۆیانە بە ئێمە کورد پێکەن لە سەیریان کە چۆن شەقمان کردن و حکمیشیانەکەین و هەرێمەکەشیان ئەگەر ئارەزوومان لێبێت لە توپەتیەکەین و ئەوە. باشە بەڕێزاری، وەکو ئاماژەت پێکرد ئەگەر لەناو خۆی هەرێمی کوردستانە کۆمەڵە کێشە و گرفت یا ململانەی هەبن، بەڵام لە هەموو کاتێک کورد بە تایبەتی وەکو سەرۆک بارزانیش ئاماژەی پێکرد سازشی لەسەر مافەکانی خۆی نەکردووە، ڕای گەیاند کە
هەرێمی کوردستان نەک تەنها هێڵی سوور بۆ ئێمە هێڵی مەرگە یا کوردستان یان نەمان ئەمە هەنگاوێکی گەورەیە بۆی کە حکوومەتەکانی بەغدا و لایەنە ناوخۆیەکانیش بە خۆیدا بهێنێتەوە ئەم پەیامە چۆن دەبینن؟ جا خۆی ئەزانی لە هەرێمی کوردستان ئەو کەسەی کە نوێنەرایەتی یا سەرکردایەتی هی پاراستنی بڵین کوردستانی بوون و مافەکانی کورد و تەعمە کەمینەکانیشەوە ئەوانی کە لە هەرێمی کوردستان دەژین ئەوەی کە سەرکردایەتیەوە کە ئەوە سەرۆک مەسعود بەرزانیە ئەوانەی تر یعنی لەگەڵ ڕێزمە ئەمە معنای ئەوە نییە کە خەڵکی تر نیشتیمان پەروەرنیەوە هیچ مەبەستمەوە نییە بەڵام ئەوانەی تر خۆیان ساغ نەکردوێتەوە کە لە کام بەرن یا کۆیشەتی نیشتیمانی کوردستان ئەوە مۆقیفی نوانەوەش مۆقیفەکەیەتی کە لەوێ هین ئەیبین سیر لە هەمووی سیرتر ئەوەیە ئێستا تۆ واز بێنە لە قیادەی سیاسی لە سەرکردایەتی یەکێتی هی پارتی ئەمانە ئەگەر ملاحەزە و کردبێت ئەم پەرلەمانتارانەی کە لەم چەند ڕۆژەیە بڵێن لە گفتوگۆ و لە مناقەشە بوون لەگەڵ یەکتریا دەوری پەیامنێری تەلەڤیزیۆنی ڕۆژنامەیەشان نەبینی یعنی تۆ ئیش و کارە نەبێ مادەمە داستی بە سەلفی بگریت و ڕەوانەیەکی بۆ سەرچاوەیەکی هەواڵ بۆی کە هین بکات بۆی کە بڵاوی کاتەوە ئجاوە بۆی نەکواڵیتی لەگەڵ ڕێزمە تەمانیان نا بەڵام نەکواڵیتی پەرلەمانتارەکان هی ئەوە بوو نەسەرکردایەتی ئەو حیزبانەی کە داوای ئەوەیان کردووە کە میزانیە یا بوجە ڕاستەوخۆ بچێت بۆ محافظەیەکی ناڕازی بیریان چۆتەوە کە لەتکردنی هەرێمی کوردستان بەدەست ئەوان نییە بەدەست دەوڵەتی عێراقیش نییە ئەو بڕیارە لە عێراق گەورەترە. باشە ئاماژەتان بە ئەو بابەتە کرد با منیش لێرە لە بڕگەی هەشتی مادەی 14 لە پرۆژە یاسای بودجەکە ئاماژە بەو بابەتی دابەشکردنی پارێزگاکان دەکات لە ئەگەری ئەوەی کە حکوومەت نەتوانێت وەکو خۆی پارە دابەش بکات حکوومەتی هەرێم هەر لە دوای بڵاوبوونەوەی ئەم بابەتە هەندێک لە میدیا فەرمیەکانی وڵاتانی دەوروبەر وڵاتانی ئەقلیمی تەپڵیەوە لێدراکە هەرێمی کوردستان لەگەڵ دابڕانی سلێمانی بەرەو هەڵوەشانەوەی قەوارەکەی دەچێت ئەمە ئاوکردنە ئاشی دوژمن نییە تاکەی ئێمە فێری دەرس لە ئەزمونەکانی ڕابردوومان وەرنەگرین. جا ئەمە ڕوون و ئاشکرایە ئەو کاتێک کە ئێمە نەقتمان نەگرت لە مەسەلەی دوو ئیدارەی ئەمان و ئینسان یا بێ پێک بێت یا جابێتەوە هەر ئەم سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بوویان و ئێمە بە خوێنی خۆمان یەک پارچەی هەرێمی کوردستانە پارێزین. اینجا بۆیە لام سەیرە یعنی یەکێتیەکی نیشتیمانی کوردستان کە خۆی بە شۆڕژێ ڕزانێ کە لەشکرێک شەهیدی یاوە کە پێشمەرگەی کەماندامی هەیە چۆن ئەچێتە بەرەی داگیرکرد و دوژمنی خەڵکی کوردستانەوە لە کاتێکە تۆ لە خەڵکیشی بگەێنی بڵێ ئەم شەڕەیە کە کردومە لەسەر تۆیە ئەم شەڕێیشێتی کردوێتی لەسەر قوتی خەڵک و لەسەر مۆزوعانە نییە لەسەر مەسلحەتی ئابووری خۆیانە. باشە بەڕێز ئاریەگە ڕێگەم پێ بدەی لە کۆتاییشدا جیاواز لەم بابەتانە پرسیارێکی دیکەتان لێ بکەم بەڕێزت ماوەیەک بەر لە ئێستا دەست لە کارکێشانەوەی خۆتت لە ڕیزەکانی پارتی ڕاگەیاند بوو بەڵام لەگەڵ سەرۆک بارزانانی دوجار کۆبوویتەوە وتت کە کۆبوونەوەکەمان زۆر کۆبوونەوەیەکی کراوە و بەرهەمدار بووە کرێت بڵێن لە کۆبوونەوەکەتان لەگەڵ سەرۆک بارزانیت باسی چیتان کرد؟ واللهی یعنی جارێ من زۆر سپاس بۆ ئەو پرسیارە ئێستا مە فرسەتە من سپاسی جەنابیان بکەم ئەو ڕێز و حرمەتێکی زۆر بوو کە لە منیان نا ماوەیەکی دوور و درێژ گوێی بۆ قسەکانم گرت هەموو ئەو ملاحەزاتانی کە هەبوون کە پێشتریش من بە نووسرا و بڵێن عەرزم کردبوون جاریشتر من عەرزم کردنەوە لەبەروی مۆزوعەکان هینی حیزبین و داخلین عیلاقەی بە خەڵکی دەرەوەی حیزبەوە نییە بۆیە ناتوانم بچمە سەر وردەکاریەکان بەڵام بەس ئەوە ناڵێم کە یعنی من زۆر مرتاح بووم نەفسیەن و هەستم کرد کە ڕێزێکی زۆرم لێ ژیراوە لە بۆ چوونەکانم ژیراوە چونکە من کە ئیستیقالەکەم نووسی بوو لەبەرەوە نەبوو کە داوای ئیمتیاز یا پۆستێ بکەم و نەممەنێ مەسەلەکە معنەوی بوو عیلاقەی بە تەنزیمی حیزبەوە هەبوو ئەنجا لە هەمووشی مهمتر ئەوە بوو جەنابیان وتی ئەبێ ئیستیقالەکە بکشیتەوە و مقبوڵی ناکەم منیش بەڕاستی ئەگەر قسەی هەر کەسێکم پێ بشتێ زۆر زەحمەتە بینە بتوانم قسەی جەنابی سەرۆک بشتێن. بەڵێ بەڕێز ئاری هەرسین ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان لە سلێمانیەوە میوانی کوردستان 24 زۆر سپاس.